پاش خوێندنەوەی ئەم بابەتە واز لە خواردنی نەعنا ناهێنیت. نەعنا یەکێکە لە بەربڵاوترین نەوسەوزانەی لە دێر زەمانەوە بەکار هاتووە و تا ئێستاش بەکار دێت لە بواری پزیشکیدا بۆ چارەسەری کێشەکانی گەدا، ددان، ڕیخۆڵەکان، گەر و ئازارشکێن و چەندانی تر. یەکەم، نەعنا بەهۆی بوونی مادەی منثۆڵ تێیدا یارمەتیدەرە بۆ هەرسی خۆراک، هەر بۆیە زۆر جار وەک مقەبیلات پێش خواردن دەخورێت. هەروەها خاوکەرەوەی ماسوولکەکانی کۆئەندامی هەرس بۆ زۆر لە کێشەکانی هەرس، کێشەی غازاتی منداڵ و گەورە، ئازاری گەدا، زیادکردنی ئیشتیها بەکاردێت. هەر بۆیە بەکارهێنانی نەعنا پێشنووسن بە دوورت دەگرێت لە کێشەکانی هەرس و بۆنی ناخۆشی دەم و ترشەڵۆکی گەدا. دووەم، بەهۆی بوونی کاریگەری دژە بەکتریا و دژەکە ڕوو دەبێتە هۆی لە ناوبردنی بەکتریاکانی ناودەم و پووک و بۆنێکی خۆش بەدەم دەبەخشێت. هەست بە ساردیەکەکەیت لە کاتی بەکارهێنانیدا، هەر لەبەر ئەو هۆکارە لە زۆربەی ماوادەکانی ددان وەک مەعجون، غەرغەرەکان، سپرای ناودەمدا بەکار دەبرێت. سێهەم، لەبەر ئەوەی یارمەتی کردنەوە و پاکردنەوەی ڕێڕەوی هەوا دەدات، زۆر کاریگەرە لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و هەڵامەت و کۆکە و لودگیراندا. یارمەتی کەمکردنەوەی نیشانەکانی ڕەبۆ دەدات. چوارەم، هەروەها دەوڵەمەندە بە کانزاکانی پۆتاسیۆم، فۆسفۆر، ڤیتامین B و D. یارمەتی ڕێخستنەوەی سووڕی خوێن و ڕێکردنەوەی شلەکانی ناو لەش دەدات و کۆئەندامی بەرگری بەهێز دەکات و ئازارشکێن و خاوکەرەوەی ماسوولکەکانە لە کاتێک وەک کرێم بەکار بێت. پێنجەم، هەروەها دەرکەوتووە سوودمەندە بۆ ئەو کەسانەی کێشەی ڕشانەوە و دڵتێکەڵاتنیان هەیە لە کاتی سەفەردا و بە تایبەتی لە ماوەی دووگیانیدا زۆر سوودی لەوەردەگیرێت بۆ هەمان کێشە. لە دەرمانخانەی سمارت چەندەها بەرهەمی چارەسەری بە شێوەی حەب، شروب، دەرزی و شێوەی تر بە بەرزترین کوالەتی و گونجاوترین نرخ بەردەستە.